ڕێپێوانێکی لێبڕەوانە لە پێناو ڕزگاریدا. لە سەروبەندی 47مین ساڵی دەستپێکردنی هەڵسوڕانی ئاشکرای کۆمەڵەداین. کۆمەڵە 56 ساڵ لەمەوبەر لەسەر بەستێنی گۆڕانی بارودۆخی کۆمەڵایەتی کۆمەلگای ئێران لەلایەن کۆمەڵێک تێکۆشەری شۆڕژگەرەوە دامەزرا کە زۆربەیان لە زانکۆکانی ئێران دەیان خوێند. کۆمەڵە لە هەلومەرجێکدا پێکاتکە هەرەسهێنانی سیستەمی فێئۆداڵی و هێژمونی پەیوەندی سەرمایەداریەکان لە ماوەی 10 ساڵدا بە خێرایی پێکاتەی کۆمەڵایەتی شار و گوندەکانی ئێرانی گۆڕی بوو. بە ملیۆنان خەڵکی زەحمەتکێش کە هیچ پشکێکیان لە چاکسازی ئەرزیەکانی ڕژیمی شا پێنەبڕابوو، لەگەڵ ملیۆنان وەرزێری هەژار کە توانایی ئەوەیان نەبوو قستی ئەو زەویانە بدەن بە ئاغا و دەرەبەگەکانی پێشوو کە کاریان لەسەر دەکرد، ڕوویان لە شارەکان کرد و لە حەڵەبیاوە و مەجبوراوەکان بە هیوای دۆزینەوەی کار و بەهرەمەندبوون لە ئیمکاناتی شار لە پاراوەیزی شارەکاندا نیشتەجێ بوون. بەم شێوەیە بوون بە هێزی کاری هەرزان بۆ کارگە سەرمایەداریە نوێیەکان. گەشەی ئەم چینە کۆمەڵایەتیە و چڕبوونەوەی لە شارەکاندا سیمای سیاسی کۆمەلگای گۆڕی. هەموو پرسە کۆمەڵایەتیەکان کەوتنە ژێر کاریگەری ئەم پێشاتانە. کۆمەڵێک دژوازی نوێ سەریان هەڵدا. خەڵکی هەژاری پراوێزی شارەکان خوازیاری شوێنی نیشتەجێبوونی شیا و خزمەتگوزاریە سەرەتاییەکانی شار بوون و ململانێ کرێکارانی کارگە و کارخانە و ناوەندەکانی کار لەگەڵ خاوەن دەسەڵات و سەرمایەدارەکان لەسەر سەرەتاییترین مافەکان و لەسەر بەهرەمەندبوون لە ئیمکاناتی ژیانێکی ئینسانی شایستە بە پانتای هەموو ئێران لە ئارادا بوو. بارودۆخێکی لەو چەشنە پێویستی بە وەڵامێکی شایستە بوو. پێکێنەرانی سەرەتای کۆمەڵە کە لە زۆمرەی ئەو ڕۆشنبیرە شۆڕژگەرانە بوون کە سۆسیالیزمی زانستی و مەعریفەی مارکسیان کردبووە ڕێنوێنی کار و چالاکی خۆیان و هاوسۆزی ژیان و خەباتی کرێکاران و زەحمەتکێشان بوون، هەوڵیاندا بە خۆڕێخستن لە ڕێکخراوێکی سیاسیدا بە گوێرەی توانایی خۆیان وەڵامی پێداویستیەکانی خەباتی ئەو قۆناغە بدەنەوە. ئاڕاستەی تێکۆشەرانی کۆمەڵە هەر لە سەرەتاوە بریتی بوو لە ئاوێتەبوون لەگەڵ ژیان و خەباتی کرێکاران و چین و توێژەکانی خوارەوەی کۆمەلگا. کەم نەبوون ئەو تێکۆشەرانی کۆمەڵە کە لەگەڵ کاروانەکانی کرێکارانی کوردستان تا کانەکانی سمنان و دامغان تا باراندازەکانی بەندەر عەباس تا ئەهواز و ئابادان، کرمان و ڕەفسەنجان، تاتاران و ئیسفەهان دەڕۆشن و شان بەشانی ئەوان کاریان دەکرد و تۆڤی وشیاریان لە نێوانیاندا دەچاند. ئەوانیان لەگەڵ سەرچاوەی ڕەنج و ئازار و مەینەتیەکانی جیهانی سەرمایەداری و ڕێگای ڕزگاربوون لە ستەم و چۆسانەوە ئاشنا کرد. خەبات و مانگرتنەکانیان ڕێک دەخست و ڕێبەرایەتیان دەکرد. کۆمەڵە بە ئاوا ئەزمون و باگراوندێکەوە دوای 9 ساڵ تێکۆشان لە ژێر دەسەڵاتی دیکتاتۆری ڕژیمی پەهلەویدا بوو کە پێنایە ناو قۆناغێکی شۆڕژگەرانەی ساڵی 1957 هەتاویەوە. کادر و تێکۆشەرانی ڕیزەکانی کۆمەڵە بە خێرایی لە نێو خەڵکی زەحمەتکێش و جەماوەری ئازادیخوازدا بوون بە سیمایەکی پێشرە و جێ متمانێ خەڵکی ڕاپەڕی و ڕێبەرانی خەباتی جەماوەری لە هەموو شار و ناوچەکانی کوردستان. ڕۆژی 22 ڕێبەندانی ساڵی 1357 هاوڕێ محەممەد حسین کەریمی، یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە، لە کاتی ڕێبەرایەتیکردنی ڕاپەڕینی خەڵکی سەقز لە دژی دام و دەستگا چاوسێنەرەکانی ڕژیمی شا کەوتە بەر گوللەی چەکدارانی ئەو ڕژیمە و ڕۆژی 26 ڕێبەندان بە دڵەیەکی پڕ لە هیوا و ئاوات بە ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان گیانی بەخت کرد. هەر ئەو ڕۆژە و بەو بۆنەوە کۆمەڵە کار و هەڵسوڕانی ئاشکرای خۆی ڕاگەیاند. لە مەودایکی زەمەنی کووردا بە هەزاران کەسی کرێکار و زەحمەتکێش و خەباتکار و شۆڕژگەر بە ڕیزەکانی کۆمەڵەوە پەیوەست بوون. ڕێبەرانی کۆمەڵە بوونە هەوێنی بزوستنەوەیکی کۆمەڵایەتی بەرین لە سەرتاسەری پارێزگا کوردنشینەکانی ڕۆژاوای ئێران. ناوبانگی سەرهەڵدانی بزوستنەوەیکی سۆسیالیستی لە کوردستان سنوورەکانی ئەم ناوچەیە تێپەڕ کرد و ژمارەیەکی زۆر لە هەڵسوڕاوانی کۆمۆنیست لە سەرتاسەری ئێرانەوە هاتنە ناو ڕیزەکانی ئەم تەشکیلاتەوە.
ڕێبەران و تێکۆشەرانی کۆمەڵا بۆ جەماوەری کرێکار و زەحمەتکێش سیمایکی نەناسراو نەبوون، بەڵکو هاوڕێیانی دێرینی ئەوان هەر ئەو تێکۆشەرە خۆڕاگرانەی ناوزیندانەکانی ڕژیمی شا هەڵسوڕاوان و تێکۆشەرانی بزوسنەوەی کرێکاری وەرزێری ڕێبەرانی خاوەن نفوزی جەماوەری بەرینی خەڵکو و ڕێبەری خەباتی سەردەمی ڕاپەڕین و شۆڕشیەوان بوون. کۆمەڵا دوای ڕووخانی ڕژیمی شا لە 22 ڕێبەندانی 1357 ڕێخستنی خەباتی گشتی و جەماوەری ڕێبەرایەتێکی خۆڕاگری لە دژی هێرشی دژە شۆڕشی کۆماری ئیسلامی بەرەنگار بوونەوە لەگەڵ کۆنەپەرستانی خۆژەیی و بەرگری لە بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان و ژنانی چۆساوی کۆمەلگای کردە مێحوەری کار و چالاکی خۆی. ئەوەی کە دوای ڕاپەڕینی 22 ڕێبەندانی 1357 چارەنووسی ئەم ڕێکخراوەی بە چارەنووسی ملیۆنان خەڵکی ستەم لێکرا و تینووی ڕزگاریەوە گرێدا بریتی بوو لە خۆڕاگری کۆمەڵە لە بەرامبەر دوژمنانی ڕەنگاوڕەنگی کرێکاران و زەحمەتکێشان، بەرگریکردن لە جوتیارانی گوندەکان لە بەرامبەر خاوەن زەویەکان، دیفاع لە زەحمەتکێشانی گوندەکان لە بەرامبەر دەست بە سەرداگرتنی زەویەکان، بەرگریکردن لە ژنان لە بەرامبەر کۆنەپەرستی دەسەڵاتدار و فەرهەنگ و نەریتی ڕزیوی پیاوسالاری، بەرگریکردن لە کرێکاران لە بەرامبەر سەرمایەداران، دیفاع لە چەکداربوونی خەڵک و هەڵدان بۆ پڕچەکردنی زەحمەتکێشان، پێکێنان و دروستکردنی کۆڕ و کۆمەڵە دیموکراتیکەکان، پێکێنانی شورای شاری سنا کە لەو ڕێگایەوە بوونی خۆی بە فەرمی بەسەر حکوومەتی کاتیدا سەپاند، پێکێنانی شۆرای گەڕەکەکان واتە بنکەکان و هەروەها پێکێنانی یەکیەتی جوتیاران و شۆراکانی ژنان و خوێندکاران لە زۆمرەی بوارەکانی کار و چالاکی کۆمەڵا لەو ماوەیەدان. ڕێخستنی حرەکەتێکی جەماوەری بەرینی وە کۆچی مێژووی خەڵکی مەریوان و سازماندانی ڕێپێوان و خۆپێشاندانەکانی دیکە کە هێمای بەشداریکردنی ڕاستەوخۆی خەڵک بوو لە خەباتی سیاسیدا بووە هۆی ئەوەی کە کۆمەڵە توانی دوای هێرشی نظامی ڕژیمی ئیسلامیش ببێتە ئاڵا هەڵگری خۆڕاگری جەماوەر و چەکداری خەڵکی کوردستان لە دژی لەشکەرکێشی هێزە داگیرکەر و سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی. هێرشی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو بۆ سەر کوردستان بە خۆڕاگری و فیداکاری کە موێنەی خەڵک و هێزی پێشمەرگە تێکشکا. ڕژیم دوای ئازادکردنی شارەکان لە خەزەڵوەری ساڵی 1357 بە چۆکدا هاتوو بە شێوەیەکی ڕیاکارانە ملی بە وتوێژ و دانوستاندا. لێبڕاوی و لێهاتووی کۆمەڵە دانوستان لەگەڵ ڕژیم لە پێناو پاراستنی بەرژەوەندیەکانی بزوتنەوەکە و بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان و پەرەپێدانی دیموکراسی، ڕێخستنی بەرفراوانترین چالاکی وشیاردەرانە لە نێوان دوو پەلاماری ڕژیم بۆ سەر کوردستان، جارێکی تر توانایی کۆمەڵی بۆ کۆکردنەوە و یەکگرتووکردنی جەماوەر و ڕێبەرایەتی خەباتی شۆڕشگەرانی خەڵکی کوردستان نیشاندا. ئەمڕۆ کۆمەڵە بە هەموو توانایی خۆیەوە هەوڵ دەدات پرسی بزوتنەوەی شۆڕشگەرانە و خۆڕاگری خەڵکی کوردستان بە خەباتی ڕزگاری خوازانەی چینی کرێکار و خەڵکی چەوساوە و بێبەش لە ئاستی سەرتاسەریدا گرێ بدات. بێگومان کۆمەڵە وەگە ڕێکخراوێکی کۆمۆنیستی هاوهەنگاو لەگەڵ کۆمەڵانی خەڵکی چەوساوە و ستەملێکراوی کوردستان ئەم ڕێبازە تا کۆتایی و تاگەیشتن بە سبەی ڕۆژی سەرکەوتن سەربەرزانە درێژە پێدەدات.